واسێنانی منداڵان لە خوێندن لە ناوچە بێبەشە سنووریەکان و کەمتەرخەمی بەرپرسان لە نووسینی میلات عەبدی. لەم دوایانەدا نوێنەری پارێزگای سیستان و بەلوچستان لە ئەنجومەنی باڵای پارێزگاکاندا ڕایگەیاند 30% خوێندکارانی ئەو پارێزگایە بەهۆی ئەو گرفتانەی کە بەهۆی نەبوونی ئیمکانات تێچووی خزمەتگوزاری و هاتوچۆی قوتابخانەکانەوە دروست بووە نەیانتوانیوە درێژە بە خوێندن بدەن. پرسی واسهێنان لە خوێندنی قوتابیان بە تایبەت لە پارێزگا بێبەش و سنووریەکانی وەک بەلوچستان و کوردستان هەموو کات یەکێک لە پرسە بەرچاوەکانی بواری پەروەردە بووە، بەڵام نەک هەر هیچ هەنگاوێک لەو بوارەدا ناگیرێتە بەر، بەڵکو ساڵانە بە ژمارەی منداڵانی کار زیاد دەبێت. هەر لەو پەیوەندەدا گفتوگویەکمان لەگەڵ ئەندامێکی یەکێتی سنفی مامۆستایانی پارێزگای کوردستان کردووە. لەم گفتوگوێدا چەند خاڵێک سەبارەت بە ڕێکاری پێشگرتن بە واز لە خوێندن هێنانی قوتابیانی تاوتوێ کرد. بەداخەوە یەکێک لەو شتانەی کە سیستمی پەروەردە بایەخی پێنەداوە چۆنیەتی ڕێگریکردن لە واز لە خوێندن هێنانی قوتابیانە، بە تایبەتی لە ناوچە بێبەش و کەمتەر پەرەسەندووەکان. جیاوازی تەرخانکردنی ئیمکاناتی پەروەردەیی لە نێوان پارێزگاکانی سیستان و بەلوچستان و کوردستان و پارێزگاکانی وەک تاران، ئەلبورز و ئیسفەهان لەم ڕووەوە بەڕوونی نیشاندەری جیاکاریە. مەرکەزگەرایی و نەبوونی مامۆستا و قوتابخانە و کلاسی دەرس، نەبوونی ئیمکاناتی پەروەردەیی وەک ئامرازی دیجیتاڵی و زۆری بڕی هەزینەکانی خوێندن وای کردووە ساڵانە زۆریەک لە منداڵان لە جیاتی خوێندن ڕووبکەنە بازاڕی کار. ئەم نمونە تایبەتە زیاتر لە گوندەکاندا دەبینرێت تا لە شارەکاندا. ئەندامێکی یەکێتی سنفی مامۆستایانی پارێزگای کوردستان کە بۆ هۆکاری ئەمنی ناسناوی لای ئێران وایر پارێزراوە بە شارومەند هەواڵنێری ئێران وایری ڕاگەیاند ئەو مەترسیانی کە هەڕەشەن بۆ سەرگیان و سڵامەتی ئەو منداڵانە بریتین لە هەژاری، ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان، بێکاری، لاتبازاری، سەر لێ شێواوی، کۆڵبەری، قاچاق و کۆچبەری کە تەنیا بەشێکن لەو کارە ساتانەی کە منداڵانی تێدا دەبنە قوربانی. مامۆستاکە لە درێژەی قسەکانیدا دەڵێت بەڵام دیارە حکوومەت گرنگیەکی تایبەت بەم قەیرانە نادات، تەنانەت دڵخۆشە بەوەی کە بتوانێ حکمڕانی بەسەر خەڵکی نەخوێندەواردا بکات و فکر و دەغدەغەی خەڵک و بنەماڵەکان دەربارەی پرسی ئابووری زیاتر بکات. بەواتایەکی تر بە خوێندکار ئەو بیرۆکەیە دەدات کە ئەگەر بخوێنم و بچمە زانکۆ موچەیەکی کەمترم دەبێت لە کرێکارە. نەبوونی قوتابخانە لە گوندەکاندا کوژرانی خوێندکاران لە ڕێی هاتوچۆدا. ئەم مامۆستایە ئاماژە بەوە دەکات بینا نەکردن و سەرنج نەدان بە دروستکردنی قوتابخانە لە گوندەکان هۆکارێکی تری شکستی منداڵان لە بواری خوێندندایە و وتی بەداخەوە قوتابخانەی زۆر کەم لە گوندەکان دروست دەکرێت و ئەگەریش دروست بکرێت بەس تا خۆناغی سەرەتایی دەرسیان تیا دەدرێت و پێویستە خوێندکاران ڕووبکەنە شارەکان بۆ درێژەدان بە خوێندن لە قۆناغی یەکەم و دووەمی ناوەندیدا کە جگە لە تێچووی هاتوچۆ هەزینەی قورسریش هەدەن. زۆربەی خێزانەکان توانای ماڵیان بۆ هاتوچۆی منداڵەکانیان نییە. تەنانەت زۆریەک لە خوێندکاران هەر لەم هاتوچۆنەدا تووشی کارە سات دەبن و لە ڕووداوی هاتوچۆدا گیانیان لەدەسەدەن. لە ساڵی خوێندنی 1396 بۆ 1397دا شاهدی گیان لە دەستانی 3 خوێندکار بووم لە ڕێگەی چوونە قوتابخانە. تا پۆلی شەشم توانیم لە گوندی خۆم خوێنم و دوای ئەوە ناچار بووم بچمە سەقز کە کۆمەڵی خوێندکار لەسەر هەمان ڕێگا تووشی ڕووداوێک بوون و گیانیان لەدەستە. واسهێنان لە خوێندنی کچان زیاترە لە کوڕان. لەم گفتوگوێدا مامۆستاکە ئاماژەی بۆ کردووە کە کچان زیاتر لە کوڕان
واسهێنان لە خوێندنیان هەیە، تایبەتەن کە نیگای جنسیەتی و جیاکاری جنسیەتی نەک تەنها لە حکوومەتدا بەڵکو لە ناو خەڵکدا بوونی هەیە. ئەو ڕوونی دەکاتەوە لە گوندەکان کچان لە کوڕان زیاتر دەست لە خوێندن هەڵدەگرن. لەلایەکی تریشەوە هاتوچۆی کچانی گوندنشین بۆ شار قورسرە و وتەی بناوبانگیش ئەوەیە کە کچان پێویست ناکات بخوێنن وا باشترە فێری خەیاتی بن. بەڵام هۆکاری ئەم تێڕوانی نەش دەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی سیستمی پەروەردە بەرامبەر بە خوێندنی کچان. جۆرێک لە تێڕوانینی چینایەتی لە چینی هەژاردا هەیە کە ژن هاوسەرگیری دەکات و دەبێتە ژنی ماڵەوە واتە کارکەری ماڵ. هەروەها پەرەپێدانی ئەم جۆرە تێڕوانینە لە خێزانەکاندا کاریگەری دەبێت، بە تایبەت ئەو خێزانانەی لە گوندەکاندا دەژین و ئیمکاناتیان کەمترە. بەوتەی ئەم مامۆستایە پرسی خوێندن لەسەر بنەمای خێزان و قوتابخانە و حکوومەت دامەزراوە. ئەگەر هەر یەکێک لەوانە کاری خۆی بەباشی ئەنجام نەدا لاوازی ڕوودەدات. بۆ نمونە ئەگەر قوتابخانەکان بەباشی کار بکەن و حکوومەت هەلومەرجی گونجاو دابین بکات، بەڵام خێزانەکان پاڵنەر نەبن بۆ خوێندنی منداڵەکانیان، ئەوە ئارەزووی درێژەدان بە خوێندنیان نابێت و لەوانەیە واز لە خوێندنی باڵا بهێنن. دەشڵێت ئەگەر خێزان پەیوەندیەکی باشی لەگەڵ منداڵەکاندا هەبێت، بەڵام حکوومەت فۆرمی ئەم گەشە سندنەی نەبێت و بربەستی گەشەی منداڵان بێت، ئاوا بە پێشکەوتنێک ناگەن. ناوبراو ئاماژەی بەوەشدا کە ئەتوانین ئاماژە بە ژمارەی دامەزراوانی هێزی کار و فەرهەنگیان لە زانکۆکان بکەین کە هەموو ساڵێک کەمتر دەبێتەوە بە بەراورد بە ژمارەی خوێندکارانی زانکۆکانی فەرهەنگیان. لە زۆربەی شارەکاندا تەنانەت توانا و جێگەی دامەزران یەک ژن یان یەک پیاوە، بەڵام بەهۆی بێکاری و زۆری ژمارەی داخوازان حکوومەت توانای چارەسەری ئەم دۆخەی نییە. کەمی هێزی کار. چەند ساڵێکە مامۆستایان ناڕزایەتی بە کەمی هێزی کار دەرەبڕن. بەشێکی زۆر لە مامۆستایان لە تەمەنی خانەنشینی نزیکن، بەڵام حکوومەت هیچ خزمەتگوزاریەکیان بۆ دابین ناکات. ناڕزایەتی مامۆستایان هەمیشە سەرکوت کراوە و مامۆستایانی ناڕازی یان لە زیندان یان لە ژێر هەڕەشەی بەردەوامدان. ئەو مامۆستایە دەڵێت حکوومەت هیچ ڕێوشوێنێکی سەبارەت بە کەمی ستافی وانەبێژی و هێزی پەروەردە نەگرتوۆتە بەرد. هەر لەبەر ئەم هۆکارش خەڵک منداڵەکانیان لە قوتابخانە خسووسیەکان ناونووس دەکەن کە دیسانەوە هەزینەی زۆری بۆیان هەیە. حکوومەت دەیەوێت تێچووی خوێندنی قوتابیان لە خۆیان کەم بکاتەوە، بەڵام ئەم مامۆستایە چارەسەر و ڕێکارگەلێکی بۆ حکوومەتەیە کە لەم گفتوگوێدا باسی دەکات. یەکەم، هاندانی خەڵک بۆ فێربوون لە ڕێگەی میدیا، فەزای مەجازی یان لە فەزای ڕاستەقینەدا. دووهەم، دروستکردنی قوتابخانە لە ناوچە بێبەشەکان. سێهەم، گرنگیدان بە بەرنامە پەروەردەییەکانی خێزان. چوارم، بەهێزکردنی پەیوەندی نێوان خێزان و قوتابخانەکان و حکوومەت. پێنجەم، گرنگیدان بە ناوەڕۆکی کتێبی خوێندن کە بەداخەوە بە هیچ شێوەیەک گرنگی پێ نەدراوە. ئەو کتێبە کە نووسراوە بە تەواوی سنتەرە و بۆ خوێندکارێک چاپکراوە کە لە تاران دەخوێنێت و نە لە بەلەوچستان یان کوردستان، ئەم ناوەڕۆکەش لەسەر بنەمای ئاینی شیعەیە و ئاینی ناوچەکانی دیکە پشتگوێ خراوە. ناوەڕۆکی پەروەردەیی بە پشتبەستن بە ناوچە جوغرافیەکان جیاواز بێت. شەشەم، دابەشکردنی دادپەروەرانەی دامەزراوە پەروەردەییەکان، واتە ئەو ئیمکاناتانەی کە لە تاران و ئیسفەهانن پێویستە بۆ ناوچە بێبەشەکانیش لە بەرچاوگیرن. ئەم چالاکوانەی سەندیکای مامۆستایان بە ئەژمارکردنی ئەم چارەسەرانە جەخت لەوە دەکاتەوە ئەگەر ئەم کارانە بکەین و ئاسانکاری بۆ دابین بکەین، ئەگەری واسهێنانی زۆرێک لە خوێندکاران کەم دەبێتەوە.